الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله وأنبيائه أجمعين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. برا خوشکانی بەڕێز بینەران و بیسەرانی خۆشەویست، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی دەیەمە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. ئێمە لەم ئاڵقەیەشدا هەر باسی مەسەلەی پێشوو دەکەین، شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، اتباع رسول الله و گرتنی ڕێباز و ڕێوشوێنەکەی. پێشتر چەم کواتای شوێنکەوتنی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام ڕێبازەکەی مان باس کرد. لەم ئاڵقەیەشدا زیاتر تیشێک دەخەینە سەر ئەوە، ئایا ڕێبازی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم شوێنکەوتنی چیە؟ حکمەکەی چییە؟ ئایا هەر وەکو وشەی سنەت لەناو کوردەواری خۆماندا مەشهورە، باوە دەڵێ ئەو شتە سنەتە بیکەی، واتە گەربیکەی خێرت دەگاگەنەیەکەی گوناحت ناگا. ئایا شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە واتاکەیەتی، یاخود ئەوە حکمەکەیت، یاخود حکمێکی دیکەی هەیە؟ جارێ پێشە دەبێت تەماشا بکەین بۆ پێناسەی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو من لە کتێبی پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام باسم کردووە، لە نامیلکەی قورئان و سنەت وەکو ڕوح و جەسەد تێکەڵکێشن لەوێشدا باسم کردووە. سنەت هەم زانایانی شەرعزان و هەم زانایانی ئوسوول الفقه و هەم زانایانی بواری فەرموودەناسی، هەر کامێک لەوانە بە زۆرێک سنەتیان پێناسە کردووە. زانایانی فوقەها شەرعزانان گوتویانە سنەت ئەوەی کە لە بەرامبەری واجبدایە، واتۆ دەڵێن نوێژی نێوڕۆ واجبە، فەرزە بیکەی، بەڵام دوور کات پێش نێوڕۆ یاخود چوار و دوور کات دوای نوێژی نێوڕۆ یاخود چوار سنەتن، واتە گەر بیانکەی خێرە دەگاگەنەی کە گوناحت ناگا. ئەمە پێناسە و زاراوی شەرعزانانە بۆ سنەت، کە سنەت لە بەرامبەری واجبدایە، ئەوەی کە بیکەی خێرە دەگاگەنەی کە گوناحت ناگا. پێناسەی فەرموودەناسان ئەوانەی پسپۆڕن لە بواری سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و فەرمایشتەکانیدا، گوتویانە سنەت بریتیە لەوەی لە پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام بە ئێمە گەیشتووە، چ فەرمایشتەکانی، چ کردەوەکانی، چ دانپێداهێنانەکانی، بەڵکو هەندێکیان گوتویانە چ سیفەتی خەلقی، چ سیفەتی خولوقی، چ سیرە و ژیاننامەکەی، هەمووی پێی دەگوترێ سنەت. ئەمەش پێناسەی فەرموودەناسان یاخود هیچ زۆر بەیانە. زانایانی ئوسوول الفقه، بنچینەکانی فقه، دەڵێن سنەت بریتێ لەو حکمە شەرعیانەی کە بەجیا لە قورئان هاتوون، واتە هەموو حکمە شەرعیانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی هێناوین جگە لە قورئان، ئەوە سنەتە. من پێم وایە وەکو لەو کتێبانەدا کە ئاماژەم پێدان باسم کردووە، ئەگەر بڵێین سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام واتە ڕێبازەکەی کە هەرواشە خۆی سنەت النەبی یعنی طەریقەت النەبی، ڕێبازەکەی واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن قورئانی جێبەجێ کردووە لەسەر ئەرزی واقع، چ لە ژیانی تاکی، لە ژیانی خێزانی، کۆمەڵایەتی، سیاسی، چ لە ڕووی فیکری، لە ئیمانی، عەقیدەیی و ئەدەب و ڕەوشت و ئاکار و لە هەموو ڕۆکانەوە. ئەگەر بڵێین سنەت النەبی واتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم و چۆنیەتی جێبەجێکردنی پێغەمبەری خوا بۆ قورئان، ئەو کاتەوە پێناسانی دیکە هەمویان دەگرێتە خۆی، و ئەوەش پێناسەیەکی پڕ بە پێسە بە بۆچوونی من. بۆچی؟ چونکە ئەوەی کە پێغەمبەری خوا هێناوێتی صلی الله عليه وسلم جگە لە قورئان هەیە کە واجبە، گومانی تێدا نیە، واجبە شوێنی بکەوین، و هەیە مەسەلەن فەرموویەتی و حرامە مەیکەن، و هەبووە فەرموویەتی واجبە دەبێ ئەنجامی بدەن وەکو قورئان.
پاشان ئەوەی پێغەمبەر هێناوێتی عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ قورئاندا تێک ناگیرێ بەڵکو ڕوونکەرەوەیە بۆ ئەوەی کە لە قورئاندا هاتووە. یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتێکی نەهێناوە لەگەڵ قورئاندا تێک بگیرێ، بەڵکو ئەوەی کە هێناوێتی تیشتی زیاتر دەخاتە سەر هەندێشت کە لە قورئاندا هاتووە ڕەنگە بۆ ئێمە ڕوون نەبێ، یاخود زۆر ڕوون نەبێ، یا بۆ هەموو کەس ڕوون نەبێ. و ئەوەیە پاشان لە ڕوێشی دیکەوە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە کۆی ئەوەی کە ئەو ئەنجامی داوە کە جەوهەر و نێوەڕۆکی ڕێبازەکەی بریتێ لە قورئان، کەواتە ناگوزێ بڵێن قورئان لە دەرەوەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بەڵکو قورئان کرۆک و جەوهەر و نێوەڕۆکی ڕێبازەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. نەک تەنیا لە ڕۆکردەیەکەیەوە، لە ڕووی بوونناسی و تێڕوانینەوە، لە ڕووی ئیمان و عەقیدەوە، لە ڕووی پێوەر و تەرازوەکانەوە، لە ڕووی هەموو هەڵس و کەوتەکانەوە، چه پەیوەندیان بە بواری عیبادەتەوە هەبێ بە مانای تایبەتیەکەی، چ پەیوەندیان بە بواری کۆمەڵایەتیەوە، بواری خێزانیەوە، بواری سیاسی و حوکم و ئیدارەی وڵات و واتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم واتە هەموو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا پێی هەڵسا و ئەنجامی داوە. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم چی هێنا؟ چی پێ بووە؟ بەتەئکید کتاب وڵای پێ بووە. ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. دوای تۆمان دانا لەسەر بەرنامەیەک لە ئاینی گشتی خۆمان کە بریتێ لە بەرنامەی ئیسلام، شوێنی کەوە و شوێن ئەوانە مەکەوە، ئارەزوی ئەوانە مەکەوە کە نازانن. کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی پێ بووە بە پلەی یەکەم و فەرمایشتەکانیشی هەروەها کردەوەکانی و دان پێداهێنانەکانیشی و سیرە و ژیان نامەکەشی هەر بریتێ لە جێبەجێکردنی قورئان. بۆیە من زۆر خەفەت دەخۆم کە وا بزاندرێ قورئان شتێکە، سونەت شتێکی دیکەیە. لە ڕاستیدا قورئان جەوهەر و نێوەڕۆکی سونەتە، جەوهەر و کاکڵی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. هەڵبەتە ئێمە ناڵێین کە پێغەمبەری خوا جگە لە قورئان وەحی دیکەی بۆ نەهاتووە، بۆی هاتووە گومانی تێدا نییە. وەکو لەو فەرمایشتەدا ئاماژەی پێ دەکا کە دەفەرمێ ئەلا ئینی ئوتیت القورئان وئوتیت مثله. من قورئانم پێدراوە، وێنەی قورئانیشم پێدراوە، واتە جگە لە قورئانیش وەحی دیکەشم بۆ هاتووە، گومانی تێدا نییە کە ئەوە لە سیرە و ژیانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام چەسپاوە. بەڵام هەموو ئەو وەحیەی دیکەی کە بۆی هاتووە هەر بۆ ڕوونکردنەوەی ئەوەیە کە لە قورئاندا هاتووە، شتێک لە سونەتدا نەهاتووە لەگەڵ قورئاندا تێک بگیرێ. و هەر شتێک بە ناوی سونەتەوە دش بە قورئان بێ لەگەڵ قورئاندا تێک بگیرێ ڕەت دەکرێتەوە، بە هی پێغەمبەردا ناندرێت صلی الله عليه وآله وسلم، چونکە مستحیلە پێغەمبەری خوا کە قورئاندا بەزێنراوەتە سەر دڵە مبارەکەکەی ئەو بەر لە هەر کەس مستحیلە شتێک بڵێ یان شتێک بکە لەگەڵ قورئاندا دش بوەستێ و دش بێوە تێک بگیرێ. و ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆچوونێکی بوو بێ لەگەڵ قورئاندا دژوەستا بێ یاخود ناحەق بوو بێ، خوای پەروەردگار بۆی ڕاست کردوێتەوە، وەکو لە ژیاننامەی پێغەمبەردا هاتووە. و من لە تەفسیرەکەمدا ئاماژەم بۆ شوێنانەدا و بۆ بێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول کرد، سەرۆکی مونافیقەکانی مەدینە، بەڵام دوای خوا هۆشداری پێدا ولا تصلي على أحد منهم مات أبدا ولا تقم على قبره. لەمە دووە لەسەر هیچ کام لە منافیقەکان نوێژ مەکە و لەسەر گۆڕەکەشی مەوەستەواتە بۆ بە خاکسپارنیشی بەشدار مەبە. هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە جەنگی تەبوکدا هەندێک لە منافیق و دڵ نەخۆشەکان هاتن بۆ لای مۆڵەتیان لێخواست کە نەچن، ئەویش مۆڵەتی دان. خوا سبحانه وتعالى ڕخنەیەکی بە ئەسپایی لێگرت، عفى الله عنك لما أذنت لهم حتى يتبين لك الذين صدقوا وتعلم الكاذبين. خوا لێت ببورێ بۆ مۆڵەتت دان، هەتا بۆ دەردەکەوێ ئەوانەی ڕاستیان کرد ئەوانە بۆ دەردەکەوێ ئەوانش کە درۆزنن. دیسان خوا سبحانه وتعالى هۆشداری دا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕووی لە عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم گرش کرد،
سەرەتای سوورەتی عەبەس بۆ بۆنەوە دابەزی عەبەس وتەوەلا ئەن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى تا کۆتایی. دیسان لەبارەی دیلەکانی جەنگی بەدرەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قەرەبوو بەریدان و هاوڵان بە ئامانجی ئەوەی کە قەرەبوویان لە بەرامبەردا وەربگرن بە دیلیان گربوون. خوای پەروەردگار هۆشداری پێدان فەرمووی ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض. هیچ پێغەمبەرێک بۆی نییە دیلان بگرێ هەتاکو کوشتاری زۆر نەکا لە کافرەکان و لە پەل و پۆیان نەخا. نەدەبوایە بە تەماعی ئەوەی قەرەبوویان لە بەرامبەردا وەربگرن بە دیلیان بگرن. نەک ئەمە ڕەخنەگرتن بێ لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بۆچی دیلەکانی نەکوشتون چوە دیل ناکوژرێن. نا ئەمە ڕەخنەگرتنە لە پێغەمبەر و لە هاوڵان کە بۆچی بە تەماعی ئەوەی قەرەبوویان لە بەرامبەردا وەربگرن بە دیل تانگرتن. دانا دوای بە دیلگیران ناکوژرێن. فإما منا بعد وإما فداء وكم لتفسير سورة الأنفال ولتفسير سورة محمد دا عليه الصلاة والسلام بتفصيل باسم كردوه كواتا ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم کۆی قورئانە و کۆی فەرمایشتەکانی پێغەمبەرە و کردەوەکانی و دان پێداهێنانەکانی و سیرە و ژیاننامەکەیەتی ئەوە هەمووی ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم کە بەتەئکید ئەویش حکمی جیاجیای هەیە کە واجبە دەبێت جێبەجێ بکرێ، هەیە کە قەدەغەی کردو واجبە دەبێت دووری لێ بکرێ، هەیە کە شتێکی پەسند و باشە و هەشە شتێکی ڕەوایە وەکو خوا دەفەرمێ ئیدا حەلەلتم فەصطادوا هەر کاتێک ئیحرامتان شکاند بۆتان هێ ڕاوشکار بکەن بەتەئکید ڕاوشکار واجب نییە بەڵام ئەمە لێرەدا ئەم فەرمانە بۆ ئیباحە و ڕێ پێدانە. لەو بارەوە کە ئایا ئێمە کە قورئانمان لە بەردەستدا بێ پێویستیمان بە سونەت و ڕێبازی پێغەمبەر هەیە صلى الله عليه وسلم بە چەمکە باوەکەی و ئایا قورئان بەدیل نییە بۆ سونەت؟ ئەمە خوا پشتیوان بێ لە ئاڵلقەی داهاتوودا زیاتر تیشی دەخەینە سەر ئەم مەسەلەیەش لێرەدا کۆتایی بەم ئاڵلقەیەش دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.